دوێنێ نەفەرێکم توش بوو مسلمانێک وتی وەڵام مامۆستا ئەوە فڕانسا یارەت پێ وتم بەڵێ وتی وەڵایی ئەو ڕۆژە نەفەرە سوێنی خواردوتی سوێن بەخوا سیاری درعی پێ وتم سوێن بەخوا لە ژیانمە دەقەی سیاری درعم نەبووە لە توانەشمان نەبوو بیکڕم ئێم خەڵکە بۆ لەخوا ناترسی سیاری درعی چی خۆ درعیشە بێ خۆ حرام نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە لە خەسەکانە درعیانە بەس دەخۆیان دەموچاو و سەریان بۆی بریندار نەبن خۆ مشتێکی حرام نییە بەس ئینسان عیبە بوختیان بکات بۆ دەیها نەفەر بوختیانە کرێ هەر لەخوا ناترسێ کابرا خاوەنی خانوویەکیش نییە بە چوار خانووی هەیە کاکە لەخوا بترسە ئامی زهوری کە یەکێکە لە زانا گەورەکان دانیشتە بوو لای سولەیمانی کوڕی عەبدولمەلیک کە خەلیفە بوو پیاوێک هاتە ژوورەوە بۆ لای خەلیفە سولەیمانی کوڕی عەبدولمەلیک وتی فڵان کەس بیستومە تۆ باسی منت کردووە لە شوێنێکە باسی منت کردووە وتی وەڵڵاهی نە باسی تۆم کردووە نەواشم وتووە سوێن بەخوا قسەی من نییە و ئاگاشم لێ نییە و خەڵکی بوختیانەکە دێت لە نێوان دوو کەسە بوختیان دەکا قسەیە هەڵ ئەبەسێت تەنها لەبەی ڕقت لێ بێ هەموو مشکیلە ئەمە کێشەکەیە دوێنێ نەفەرێکم توش بوو مسلمانێک وتی وەڵام مامۆستا ئەوە فڕانسا یارەت پێ وتم بەڵێ وتی وەڵایی ئەو ڕۆژە نەفەرە سوێنی خواردوتی سوێن بەخوا سیاری درعی پێ وتم سوێن بەخوا لە ژیانمە دەقەی سیاری درعم نەبووە لە توانەشمان نەبوو بیکڕم ئێم خەڵکە بۆ لەخوا ناترسی سیاری درعی چی خۆ درعیشە بێ خۆ حرام نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە لە خەسەکانە درعیانە بەس دەخۆیان دەموچاو و سەریان بۆی بریندار نەبن خۆ مشتێکی حرام نییە بەس ئینسان عیبە بوختیان بکات بۆ دەیها نەفەر بوختیانە کرێ هەر لەخوا ناترسێ کابرا خاوەنی خانوویەکیش نییە بە چوار خانووی هەیە کاکە لەخوا بترسە تەقوای خوا بکە بەس تەنها بە هەدەفیشی ئەوەیە ئەمەوێ فڵان کەس بڕوو خێنم خەڵکی ڕقی لێ بێت هیچ هەدەفێکی نییە ئەمە بوختیانە بەڵام دوو زمانی ئەوەیە قسەیە دەهێنی و قسە دەبەی جارێ بوختیانیشی تێکەی بەس بۆ ئەوەی کە نێوان دوو کەس تێک بدەی دوو کۆمەلگا تێک بدەی سولەیمانی کوڕی عەبدولمەلیک پێی وت پیاوەکەش وتی بەخوا هیچ وام نەوتووە خەلیفە وتی ئەو کەسەی بە منی وتووە تۆ باسی منت کردووە پیاوێکی سیقەی و ڕازگۆیە ئیمامی زوهری کە زانایەکی گەورەی فەرمووی ئەی سولەیمانی کوڕی عەبدولمەلیک ئینسانی دوو زمان ڕازگۆ نییە درۆزنە نابێ باوەڕی پێ بکەی حەسوودە درۆزنە حەقد و ڕقوچینە لە دڵە باوەڕی نابێ پێ بکەی ئینسانی دوو زمان ڕازگۆ نییە چونکە ئەگەر ڕازگۆ بێت بەخوا کابرا لای ئەو باسی خەڵکی ناکات چونکە ڕازگۆ نییە نە لەگەڵ توانە لەگەڵ بەرامبەردا ئەوش فەرمی ڕاستەکەی قسەکەی تۆ تەواوە بڕۆ گردنت ئازابێت چی تۆ گردنت ئازابێت ئینسانی دوو زمان ڕازگۆ نییە بۆیە برای خۆشەویستم خوشکی بەڕێزم ئاگادار بە نێوان خەڵکی تێک مەدەن چونکە خوای گەورە لە بەهەشت مەحروم تەکا لە بەرامبەری ئەوەدا کە خۆشی و شادی و دڵخۆشی لە نێوان خەڵکیە هەڵگرتووە نەتێڵاوە